خەڵاتە هەتاییەکان. پێویستە پێشەوا ڕۆحیەکان کە پێداویستیە مادیەکانیان دابین دەکرێت لەلایەن هاو باوەڕەکانیانەوە بە دڵسۆزیەوە خزمەتی مەسیح بکەن بۆ ئەوەی خەڵاتە ڕۆحیە ئاسمانیەکان دوو ئەوەندە بکرێتەوە بۆ ئەوانەی کە پاڵپشتیان دەکەن. ئەگەر پێداچوونەوەی ئەم بنەمایە بکەین و بزانین چۆن پەیوەندی هەیە بەوەی کە پۆلس بە خەڵکی فیلیپی گوت، ئەوە دوو پەیڕەو دەبینین. یەکەمیان تایبەتە بە پێشەوا ڕۆحیەکان، دووەمیش تایبەتە بە هەموو ئەندامانی جەستەی مەسیح. یەکەم جار دەبینین چۆن ئەم بنەمایانە پەیوەستە بە پۆلسی نێردراو، چونکە ئەو وەکو نێردراوێک ئەو بنەمایانە دەژیا و لە ژیانیدا دووپاتی دەکردەوە و بە تایبەتی لە کلیسای فیلیپی بەکاری دەهێنا. یەکێک لە گرنگترین ئامانجەکانی ئەو نامەیە گزارشکردنە لە سوپاسگوزاریەکی گەورە بۆ ئەو باوەڕدارانەی کە لە ڕێگای خۆیانەوە بە دوواداچوون دەکەن و یارمەتی پێداوەستیەکانی باوەڕدارەکانی تریان جێبەجێ کردووە، ئەوانەی کە لە ڕۆما بوون. پۆلس پشت بە باوەڕداران دەبەستێت بۆ دابینکردنی پێداویستیەکان. جا لە نامەکەیدا ئەمان بە شێوەیەک نووسیە و لە بەشی 4دا لە ئاەتی دەدا دەڵێت: زۆر دڵشاد بووم بە مەسیحی خاوەنشکۆ کە ئێستا دیسان بایەخم پێدەدات، بە دڵنیاییەوە پێشتریش بایەختان پێم دەدا. ئەمە ژواتە بۆ یەکەم جار نییە کە بەشداری دابینکردنی پێداویستیەکانی بکەن، بەڵام دەرفەتی ئەوەتان نەبوو کە دەری بخەن. ئەمەش دەمانگەڕێنێتەوە بۆ سەرەتای نامەکە، چونکە پۆلس دەگێڕێتەوە بۆ شتێک کە بەشداری کردووە لە بەشی یەکەم ئاەتی 2 کە پێی دەوترێت هاوبەشیکردن لە ئینجیل. ئەمە لە وشە یونانیەکەیە بە مانای بەشداریکردن هاتووە. سپاسی خوددا دەکەم هەر کاتێک یادتان دەکەم. هەمیشە لە پاڕانەوە خۆشیە بۆ هەمووتان داوا دەکەم، چونکە یەکەم ڕۆژەوە هەتا ئێستا بەشداریتان لە خزمەتی ئینجیلدا کردووە. دەستەواژەی لە یەکەم ڕۆژەوە لێرەدا دەمانگەڕێنێتەوە بۆ یەکەم جار کە هاوبەشی ئینجیلی کرد. یەکەم کەس باوەڕی پەسەند کرد لیدیا بوو کە لەسەر کەناری ڕووبارەکە ئەرخەوانی دەفرۆشت. بۆ فیلیپی هەواڵی پۆلس پێشوازی لێکردن کە پۆلس و سیلاس و تیمۆساوسی لە ماڵی خۆی جێکردەوە. ماڵی خۆی کردبوو وەکو هۆتێلێک بۆ و دەیوت بەخێر بێن لە ماڵەکەی مندا و لەگەڵ فیلیپی بمێننەوە. جا هەموو خانەوادەکەی باوەڕیان هێنا. اینجا دەڵێ لە یەکەم ڕۆژەوە هەڵبەت مەبەستی لیدیایە. دیارە ئەوە بەردەوام بووە، چونکە گوتی لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا، چونکە لە زیندان بوو و بەخشینی وەردەگرت. هەموو پێداویستەکانی لەلایەن باوەڕدارانەوە دابین دەکرا بە بەردەوامی لە یەکەم ڕۆژەوە هەتا ئەو ساتە. پۆلس لە بەشی 4 لە ئاەتی 15 تا 16 ئاماژەی بۆ بابەتە کردووە. ئەی فیلیپیەکان، ئێوەش دەزانن کە سەرەتای بڵاوکردنەوەی پەیمانی ئینجیل لە نێو ئێوەدا کاتێک لە مەکەدۆنیاوە ڕۆشتم هیچ کلیسایەک بەباشی وەری نەگرتم، هیچ کەسێک بەهای پێ نەدام و هاوکاری لەگەڵدا نەکردم ئێوە نەبێت. تەنانەت ئەو کاتێکە لە شاری تەسالۆنیکی چەند هەجارێک هاوکاریتان کردم و ئەوەی پێویستم بوو یارمەتیتان پێدام. با بڕوانینە ئەو نەخشەیە کە دووەم گەشتی مژدەدانی پۆلس پیشان دەدات. ئەو ئانتاکیای بەجێهێشت و چوو بەرەو لیسترا و بەرەو مەکەدۆنیا. دواتریش گەڕایەوە بۆ ئەسینە. لە تەرواس بان کرا کە لە مەکەدۆنیا جار بدات. وەرە بۆ لامان و فریامانکەوە. لەوێەوە لە ڕێگای دەریاوە گەڕایەوە و چوو لە فیلیپی و کلیسایەکی دامەزران. ئینجا پۆلس بۆیان دەنووسێت و بیریان دەهێنێتەوە کە ئەوان یەکەم کلیسا بوون کە بابند بوون و بەخۆی و بە بەهاکانیەوە و پێداویستیەکانیان جێبەجێ کرد. دوایەوە فیلیپی بەجێهێشت و چوو بەرەو تەسالۆنیکی. دەڵێ تەنانەت لە تەسالۆنیکی و پێش ئەوەش مەکەدۆنیا بەجێ بهێڵێت خەڵکی فیلیپی هاوکاریان بۆ ناردووە. کاتێک لە تەسالۆنیکی بوو بەشداری لە باوەڕدارە نوێیەکان وەردەگرت، چونکە لەو باوەڕدارە پێگەیشتوانای فیلیپی وەرگرتە بوو کە پاڵنەر بوون و هانیان دەدا ئەرکەکانی لە کلیسای تەسالۆنیکی جێبەجێ بکات و هاوکاریان دەکرد. دواتر چوو بۆ بە دوایانە و ناوچەی مەکەدۆنیا و ئەوێ بەجێهێشت و گەڕایەوە بۆ ناوچەی ئەنتاکیە. پاشان گەڕایەوە بۆ ڕۆم و بەرەو ئەسینە، لە کۆتاییدا بەرەو کۆرنسۆس. ئەوەی پۆلس دەڵێت دەربارەی ئەم هاوبەشیە بەردەوامە نیوەی ئەو کلیسایانەی فیلیپی بابەتەکانی ئەمیان جێبەجێ کردووە. ئەم کلیسایە نمونەی بەخشین و هاوکاریکردن بوو، بۆیە پۆلس زۆر سپاسی دەکردن. بەڵام ئەوەی دەبێت بیزانین ئەمەیە کە بەشێکی گرنگی ئەم نامەیە لە ئاەتی 17 بەولاوە کە دەڵێت نەک لەبەر ئەوەی کە حەستان لە بەخشینە بێت، بەڵکو گرنگ ئەوە بووە چونکە یارمەتی بڵاوکردنەوەی مژدەی ئینجیلتان پێداوم، ئەوەیە کە زۆر گرنگە. بەڵام پاڵنەرەکانم ئەمانن، بەڵکو حەزم لەو بەرهەمەیە کە لەلایەن خوددا بۆتان تۆمار دەکرێت. لێرەدا لە وێنەی ئەو بەرهەمەوە باسی ئەو خەڵاتە دەکات کە بۆیان دابین کراوە. دەڵێت ئێستا هەموو شتێکم هەیە زیاتر لەوەی کە پێویستم بێت. ئەو شتانەی لە ڕێگای ئێوەوە بەدەستی من گەیشتووە وەرم گرتووە و لەلام کۆبەتەوە بۆنێکی خۆشە و قوربانێکی قبول کراوە و دڵی خوددا خۆش دەکات.
ئەم وشانە وەکو بۆنێکی خۆشە قوربانیکی قبول کراوە دڵی خوددا خۆش دەکات یەکسەر ئەوەمان بیر دەخەنەوە کە لە ڕۆما 12 ئاەتی 21 هاتووە لەوێدا پۆلیس دەڵێ شێوەی ئەم دنیاە وەرمەگرن بەڵکو بە نوێکردنەوەی بیرتان بیگۆڕن تاکو بە لێکدانەوە بتوانن دەری بخەن خواستی خوددا چییە کە باش و پەسندکراو تەواوە. لە ڕۆما باسی ژیانی مەسیحی بەگشتی دەکات بەڵام لە فلیپی باسی شتێکی دیاریکراو دەکات کە دەستفراوانیە لە دابینکردنی پێداویستیەکان بەڵام لێرەدا باسی خەڵاتە هەتاهەتایەکانیش دەکات ئەمەش بەم شێوەیە کە دەڵێت پێویستە پێشەوا ڕۆحیەکان کە بێداویستی مادیەکانیان دابین دەکرێت لەلایەن هاوباوەڕەکانیانەوە بە دڵسۆزیەوە خزمەتی مەسیح بکەن بۆی خەڵاتە ڕۆحیەکانی ئاسمانی دەوڵەمەندتر وەربگرن بۆ ئەوانەی کە پاڵپشتیان کردو. وێنە مادیەکە لێرەدا ڕوونە نەک لەبەرەوەی حەزمان لە بەخشین بێت بەڵکو حەزمان لەو بەرهەمەیە کە لە لای خوددا بۆتان تۆمار دەکرێت. با بە وشەی سادەتر باسی بکەین. پۆلیس دەڵێ ئامانجم ئەوەیە و بەرهێنانێکیش بەکار بهێنم کە خزمەتکردن بۆ ئێوە حسابێکی باشی ڕۆحیتان بۆ دروست دەکات لە ئاسمان کە ئەمە ئەو پەڕی ناوازەیە. پۆلیس بیر لەوە بەرهێنانێکی هەتاهەتایی دەکاتەوە هەست بە بەرپرسیارەتی دەکات بەرامبەر ئەوان دەبێت بەخشینەکانیان بەکار بهێنێت بۆ ئەوەی حساب بکرێن لە گەورەتر کە لە بەشی ئاسمان و لە باشی ڕۆحیەوە بۆیان دابین کراوە. واتە یەزدان هەموو ئەوانە تۆمار دەکات بە زانستی بێسنووری خۆی کە لە سەروی تێگەیشتنی ئێمەدایە. ئەو هەموو شتێک دەزانێت کە باوەڕداران دەیکەن دەزانێت خزمەتکاران و پێشەوا ڕۆحیەکان چۆن وەڵام بداتەوە و ناوێتە دەبن لەگەڵ ئەو بەرهەمە ڕۆحیانەی کە بەرهەم دێن و خوددا بۆی دابین کردوون. پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن لێرەیە ئەمەیە پاڵنەرەکانی پۆلیس چۆن حەزی لە جێبەجێکردنی ئەوەیە کە فێریان بکات دەردەکەوێت. یەکەم شت وەک خوێندمانەوە ئەوە بە دوای بەرژەوەندی خۆیدا نەدەگەڕا. لە بەشی دوودا دەڵێ بۆ ئەوەی بیری مەسیحمان هەبێت نابێ بە دوای بەرژەوەندی خۆمان دابین بەڵکو بەرژەوەندی کەسانی دیکە بێ پەیڕەو بکەین. ئەوە شتێکی زۆر گرنگ بوو لای پۆلیسی نێردراوە لە جێبەجێکردنی ئەم بنەمایە و جێبەجێکردنی ئەوەش کە فێری دەکات. هەر خزمەتکارێک پاڵپشتی باوەڕدارانی دیکەی کردبێت ئەوە ئەو بەرهەمە هەتاهەتایی دەست دەکەوێت و بەڵێنی پێدراوە کە لە ڕووی مادیە و لە هەر ڕوویەکی دیکەوە یارمەتی دەدرێت. پێویستی بەوەیە پاڵنەری هەبێت لە نێوان ئەوەی کە کار دەکات و خزمەتێک دەکات بۆ ئەو باوەڕدارانەی کەوا پاڵپشتیان کردوە لە حسابی خۆیان لە ئاسماندا. ئەمە ئەو بەرپرسیارەتەیە کە پۆلیس باسی دەکرد و فێری دەکردین و دەیگوت دەربارەی پاڵنەرەکانی خۆیان بۆ خزمەتکردن دەبێت ڕەچاوی بکەن. بەڵام هەروەها شتەکەش لە ناوەوە دوورتریشە. لێرەدا پەیڕەوکردنی کردەیی دوو ڕووی هەیە. تەنها هەر پێشەوا ڕۆحیەکان بەرپرس نین لەسەر بەکارهێنانی بەخشینەکانی مادی کە بۆیان جێبەجێ دەکرێت بەڵکو ئەوانش کە پاڵپشتیان دەکەن لەسەر و ئەوەشەوە پەیڕەو دەکرێت هەمومان وەکو ئامانجەکانمانی دڵسۆزی جەستەی مەسیح بەکاری بهێنین. جا خەڵاتی هەتاهەتایی وەردەگرین کە لە ئاسمان بۆمان کۆکراوەتەوە تەنانەت ئەگەر بە یەکبوونەکانمان بە شێوەی ڕاستەوخۆ بەشداریمان نەکرد بێت لە بەخشینەکانمان بۆ کەسێکی تر بەڵام لە ڕووی مادیەوە پاڵپشتیمان کرد بێت لێرەدا ئێمە خەڵاتێکی هەتاهەتاییمان دەست دەکەوێت کە ئەو پاڵنەرانەمان بۆ دروستمان دەکات. خوددا لە زانینی تەواوی خۆی دەزانێت و خەڵاتە هەتاهەتایەکانی ئامادە کردووە. شتەکە لە پارە گەورەترە. لێرەدا پۆلیس باسی پارە و بەهرە ناکات بەڵکو باسی ئەو شتانە دەکات کە لە ئاسمان دابین کراوە و حسابی بۆ دەکات. دووبارە بنەماکە با بخوێنینەوە پەیڕەوکردنی و خزمەتکردنی باوەڕداران و پاڵپشتیکردنیان. پێویستە پێشەوا ڕۆحیەکان کە پێداویستیە مادەکانیان دابین دەکرێت لەلایەن باوەڕدارەکانەوە بە دڵسۆزیەوە خزمەتی مەسیح بکەن بۆ ئەوەی خەڵاتە ڕۆحیەکانی ئاسمان وەربگرن کە بۆیان دابین کراوە و بەو کەسانش کە پاڵپشتیان دەکەن. ئەمە پەیڕەوکردنی یەکەمە کە تایبەتە بە خزمەتکاران. پەیڕەوکردنی دووەم تایبەتە بە هەموو ئەوانەی پاڵپشتی خزمەتکارەکان و خزمەتەکە دەکەن کە خودی خوددا بەها هەتاهەتاییەکەی دەزانێت.